ئەو بەرپرسانە هاتوون چەند جار هاتوون بۆ هەرێمی کوردستان ئەو جارانانەی کە ئێمەیان بان کردووە جاری تر هاتوون حسابیان بۆ ئەندام پەرلەمانەکانی ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنیان ڕەیان جیاوازە بانگ نەکردووە بەڵام ئەو کاتانەی کە ئێمەیان بان کردووە بە ڕاشکاوی پێیانمان وتووە دەبێت لە 2020 250,000 بەرمیل تەسلیم بکەن یان هیچ نەبێ لە مانگی یەکەوە 100,000 بەرمیل تەسلیم بکەن بۆ ئەوی نیازپاکیەک لەلایەن چەند لایەنێک دروست بکەن یەکەم شعبی عێراقی بۆی تێبگەیە کە هەرێمی کوردستانیش بەشی هەیە لە داهاتە و ئەتوانێت داهاتی هەبێ بۆ ئەوەی بتوانێت لە کۆتاییە بەشی خۆی لە بودجەیە بە دووەم بۆ ئەوەی ئەندام پەرلەمانەکانی عێراق لە 2019 پاڵپشتیمانیان کرد بۆ ئەوەی ئەم یاسایە دەرچێت بۆی بتوانین لە موازنەی 2020 تەکلیفیان لێ بکەین دەنگی پێبدا وەسییان بۆی حزب عێراقەکانیش ئیتر بڕوایەک بەم هەرێمە بکەن کە ڕازگۆن لەگەڵیانە و هەر کاتێ وتوانە شتێک تەسلیمەکەن تەسلیمەکەن چونکە هەر کاتێ هەرێمی کوردستان ناوی تەسلیمکردنی هێنابێ تەسلیمی نەکردووە جگەل لەوە نەبێ کە ئەتیفاقیان کرد تەسلیمی عەرزی 50% عەرزی کوردستان بکەن تەسلیمیان کرد لەوە زۆر ڕازگۆ بوون بەڕاستی لە تەسلیمکردنەکەی بەڵام لە باقیە ڕازگۆ نەبوون لەبەر ئەوانش بڕوایان پێناکات ئێمە حەزەکەین لێرە مەجموعەیە شتەیە ڕوونی کەینەوە بۆ جەنابتان ئەویش ئەوەیە ئێمە با بزانین ئایا هەرێمی کوردستان لە ماوەی ئەم ساڵەیە چەنێ ئیسیفادەی کردووە لە موازنە و چەنێ زەرری کردووە لی لە موازنەی 2019 بەپێی ئەو راپۆرتەی کە حکوومەتی هەرێم خۆی نردوێتی بۆ دوێنێ نردوێتی بۆ ئەمانە عامەی مەجلس وزارا ئەڵێ ئێمە 12 تریلیۆن و 841 ملیارد دینارمان لاتانە لە موازنەکە بێ حەقی خۆمانە وەریگرین باشە چەندێکی هاتووە 6 تریلیۆنی هاتووە بۆ هەرێمی کوردستان کە موچە بووە باقەکەی بڕاوە ئەوەی کە بڕاوە چەندێک بووە 6 تریلیۆن و 841 ملیارد دینار بووە بابین ئەمە بۆ بڕاوە ئەم 6 تریلیۆن و 841 ملیارد دینارە بۆ بڕاوە بەهۆی ئەوە بڕاوە کە هەرێمی کوردستان 250,000 بەرمیلی تەسلیم نەکردووە باشە بابین ئەمە ڕوونکەینەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بە فرۆشتنی هەموو نەوتی هەرێمی کوردستان نەک 250,000 بە کە 600,000 بەرمیلە چەندی دەستکەوتووە بەپێی راپۆرتەکەی خۆیان کە هەر نردویانە داهاتی نەوتی هەرێمی کوردستان 8 ملیار و 500 بلیۆن دلار بووە باشە لەم 8 ملیار و 500 میلیۆن دلارە چنێکی بۆ خەڵک ماوەتەوە 3 ملیار و نیوی 5 ملیاری دراوە بە کۆمپانیاکان و حەقدەست و تورکیا و نازانچی کەواتە ئێمە ئەگەر نەوتمان بفرۆشتایە نەوتمان بکڕای باشتر بۆ لەوەی نەوتمان فرۆشتە قەرزار دەرچوین یعنی ئێمە نەوتی دنیامان فرۆشتووە بەڵام 3 ملیار دلارمان دەستکەوتووە بەڵام ئەگەر 250,000 بەرمیلمان تەسلیم بکرایە 6 تریلیۆن و نیومان دەستەکەوت چارەسەرە کاتێکە ئەوەیە ئەگەر ئێمە ئێستا هەفتەی داهاتوو تەشکیلی حکوومەتی عێراق کرێن لەم تەشکیلی حکوومەتی عێراق ئەگەر هاتوو ئێمە بە یەکەوە بتوانین دەنگ نەدەین بەم حکوومەتەی کە تەشکیلەکرێ مقابل ئەوەی کە نەوتمان کە موچەمان بۆ بنێرێ ئێمە ناکرێ هەموو جارێک دەنگ بدەین بە حکوومەتێکی عێراق کاتێک تەشکیلەوێ لە بەرەوە 4 وەزیری تایە هیچ 4 فڵانە بەڵام موچەی فەرمانبەرەکانی ببڕێت ئەگەر ئەوان ڕازگۆن فەرمونون با بە یەکەوە هەموو ئەندام پەرلەمانەکان نەڕۆینە هۆڵی کۆبوونەوە یەک بەیاننامە بڵاوکەینەوە بڵێن هەتا موچەی فەرمانبەرەکانمان نەنێرن بۆ هەرێمی کوردستان ئێمە دەنگ نادەین ئەم حکوومەتە بزان چ زەختێک دروست دەکەین دووهەم هەمومان بە یەکەوە بە یەکلاوە بیر لەوە بکەینەوە چیتر قبول نەکەین لە هەردوو لا نە لە حکوومەتی هەرێم نە لە حکوومەتی عێراق کە موچەی فەرمانبەرانی هەرێم ببڕێت چونکە هاوڵاتی هەرێمی کوردستان هاوڵاتیکی عێراقیە هاوڵاتی هەرێمی کوردستان لاقی نییە بەوەی کە لە عێراق مەسعود بەرزانی یا بنەماڵی بەرزانی یا بنەماڵێکی تر هاتووە نەوتەکانیان دزیوە یعنی ناکرێ ئێمە وەک وایە بانکێک من پارە بخەمە بانکێک دزێک بێ هەموو پارەکە ببا دوای حکوومەت بڵێ وڵای کاکە پارەکەت نادە بڕۆ دزەکە بگرە من لاقم چیە من مواطنێکی بەسیتم من لاقم چیە بەم مەوزوعەوە ئەمە یەکێک لە چارەسەرەکانی حەزەکەم کاکسەرکەوتوش باقی چارەسەرەکانتان بۆ باس بکات دەستخۆش لەو دەستپێشخەرانەی کە ئێمە کردومانە لەگەڵ تەشکیلکردنی حکوومەتە وەکو دکتۆر غالب باسی کرد کە هەنگاوێکی تازە هاتوتە پێشەوە و گرنگە پێم وایە پێویستە ئەم هەلە دەرفەتە بخۆزینەوە لەوەی کازمی بەڵێن بە کە پرسی موچە لە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان فەرمانبەرانی ڕاستی هەرێمی کوردستان لە بابەتە سیاسەکان جیاکاتەوە بەڵام هاوتەریب زۆر گرنگە بەلام ئەمە وەکو خۆی بگا هاوتەریب لەگەڵ جیاکردنەوەی پرسی موچە ڕێکاری تون بگرێتە بەر بۆ ڕاگررتنی هەناردەکردن یان تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە هەتاوەکو لە ڕێگەی سۆمەوە هەناردەکرێت چونکە ئەزمموی 6 ساڵی ڕابردووی ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمە سەلمان دی کە جگە لە تاڵانکاری نەوت شتێک نییە بە ناوی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان یا سەر بەخۆ ناردنی
بۆیە ئەو دوو بابەتە پێویستە بەیەکەوە چارەسەر بکرێت هەمووچە یەکلای بکرێتەوە هەم پرسی ڕاگررتنی نەوتیش بکرێتە بەرباسەوە. بابەتێکی تر کە بەلامانەوە گرنگە کە لە ماوەی درێژخایانە هەنگاوی یاسایی لە بەرامبەر ئەگرینە بەر لەگەڵ دکتۆر غالب و ژمارەیەک پەرلەمانتاری تری هاوڕێمان ئەویش مەسلەی ناچارکردنی حکوومەتی هەرێمە بە تەسلیمکردنی بەیاناتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە دەوڵەتی فیدرالی عراق تاوەکەوەی عراق هیچ بیانوێکی نەبێت کە موچەی فەرمانبەرانی هەرێم ببڕێ ڕاستەخۆ خۆی موچەی فەرمانبەرانی فعلی بدا بندیوارەکانیش بایەکی تو پارتی خەمیان بخۆن. بۆیە لەگەڵ داوا لە هاوکارانمان لە پەرلەمانی عێراقەکەین کە لەگەڵمانان بن لە هەندێک لەو هەنگاوانەی لەو سکاڵانەی کە بەنیازین ئێمە لە سەر هەردوو حکوومەتەکە تۆماریکەین کە پێشلکاری یاسایی و دەستوریەکەن هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی پێشلکاریەکەین ئەم هەنگاوە بەتەنها بە پەرلەمانتارە کوردەکان ناکرێ پێویستمان بە هەماهەنگیکردن هەیە لەگەڵ پەرلەمانتارانی تری عراقی و کە بەش گفتوگۆشمان لەگەڵیان دەست پێ کردووە. بابەتێکی تر کە دەستپێشخەریەکی تازەیە کاری لەسەرەکەین کە گەڕینەوە پەرلەمان ئەویش کارکردن لەسەر سیغەیەک لە بڕیار یان یاسایەک پرۆژە یاسایەک لە پەرلەمانە تێپەڕێنرێ بۆ سزادان و خستنە لیستی ڕەشی سەرجەم ئەو کەسایەتیانەی لە هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانی لە هەرێمی کوردستان ئەو بانقانەی لە هەرێمی کوردستان مامەڵە بە داهات و فرۆشتن و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوەکەن بەبێ پرسی عراق بەبێ پرسی شەریکەی سۆمۆ چونکم ئەمە دەرکەوت تاڵانکاریە دەرکەوت دەوڵەمەندکردنی کۆمەڵی کۆمپانیایە بۆیە بێ هەنگاوی یاسایی لە ناوخۆی عراق و لە دەرەوەی عراق بگیرێتە بەر بۆ خستنە لیستی ڕەشی سەرجەم ئەو کۆمپانیانەی کە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکەن بە تایبەتی کۆمپانیا ناوخۆیەکان بەبێ موافقەت و ڕێکەوتن لەگەڵ شەریکەی سۆمۆی عراقیە بەبێ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدرالیە خەریکی بە قاچاقبردنی نەوتی هەرێمی کوردستانن و هەموو ئەو کەسایەتیە بیانیانەش کە تێوە گلاون لەم بابەتەوە مەلەفی یاساییان پێویستە لە دژ بکرێتەوە وەکو ئەمە دەستپێشخەرێکی تازە وەکو هەنگاوێکی تر لە دوای ئەوەی ئێمە 6 ساڵ بێئەمەل بووین لەوەی کە سیاسەتی سربەخۆ فرۆشتنی نەوت هیچ نەبوو جگە لە ڕاجاڵکردنی خەڵکی هەرێمی کوردستان جگە لە بەتاڵان فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان جگە لە ماڵوێرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆیە ئێستا ئیتر ئەو دوا قۆناغە هەنگاوی یاسایی جدی ئەبێ دەست پێ بکات بەرامبەر ئەو کەسانەی کە بە پارەی نەوت دەوڵەمەند بوون و بە پارەی نەوت بوونەتە نەمرود بەڵام خەڵکیان ڕەجاڵ کرد لە دوای 2004